سڵاوتان لێبێ من ئاوێستا جەمال لە بەڕێبەرەتی باخچەکانی سلێمانی ئەندازیاری کشتتوکاڵی بەشی بەغداریم. ئەمڕۆ لە بەرگەی کشتتوکاڵی باسی ڕووەکی زرشکەکەین یان پەرژینی سوور. ناوی علمی ئسمی علمیەکەی بێربێری ڤۆلگاریسە. ئەم ڕووەکە زیاتر لە خواروی ئێران ئەڕوێت، مەوتەنی ئەسلی منتیقەی خۆراسان. ڕووەکێکی هەتا بڵێ جوان و باشە بە تایبەتی بۆ وڵاتی کوردستانی خۆمان. زۆر لەبارە گەشەکردنی و بەرگەی گەرما و سەرما و تەبوتۆز و ئەوانی زۆر باشە بۆ وڵاتی ئێمە. ئێمە وەکو مەشتە لێرە بە قەڵەم زیایی ئەەکەین لە بەهاران و پاییزان و گەشەی پێئین و گەورەی ئەەکەین هەتا وەکو ئەگاتە تەمەنێک دوای ئەوە ئەبرێت لە باخچەکان وەکو سیاج یان پەرژین بەکار ئەهێنرێت. ڕووەکێکی دڕکاویە لەبەر ئەوە زۆر باشە، ئاژەڵ و مناڵ زۆر لی نزیک نابێتەوە. سرنج و دیمەنێکی جوانی هەیە و سەرنج ڕاکێشە. لە کوردستان خواستێکی زۆری لەسەر زۆر احتیمامی پێدرێت لەبەر ئەوەی ڕووەکێکە زۆر لەگەڵ ئاو هەواکەی ئێمە گونجاوە. بە تایبەتی لە هاوینانە بەرگە زۆر ئەگرێت بۆ تیشکی هەتاوە گەرم بەتینەکەی بە تایبەتی مانگی 7 و 8 و بەرگەی بێ ئاوی زۆر ئەگرێت. بەرگەی خۆڵ و ڕەشەبا باشە بۆ ئەوانە بەرگە ئەگرێت. ئەم ڕووەکە تا تەمەنێک کە گەورە ئەبێت گوڵ ئەکا لە دوای گوڵەکەی بەرێکی سووری ئەبێت. ئەم بەرە زۆر ئیسفادەی لێ ئەکرێت، لای خۆشمان زۆر بەکارێت و سوودێکی تەندروستی زۆریشی هەیە. ئەو سێرچانی کە لەسەری کراوە و بەحسانی کە لەسەری کراوە ئەم ڕووەکە ئەم بەرەی کە هەیەی ئیسفادەی زۆری لێ ئەکرێت لە لایانی پزیشکیەوە هەم لە لایانی خۆراکیشەوە بەکارێت بۆ ڕازانەوەی خۆراکەکان بۆ سەر برنج و کۆمەڵی خواردنیکە و تامێکی خۆشیشی هەیە. ئەم ڕووەکە بەدەر لە باخچەی ماڵەکان لە شوێنە گشتەکانیش هەیە. پارک و باخچەی کۆڵانەکان گەڕەکەکان هەیە، شوێنە گشتەکان، پارکە گەورەکان و هەیە نابڕێت شێوەیەک و مەنزەرێکی زۆر جوانی هەیە و ئەگەر بش بڕێ وەکو سیاجێک یان وەکو دیزاینێک هەر مەنزەرەی خۆی هەیە جوانە. بۆ ئاوانی ئەم نەمامەر لە هاوینە وەکو هەموو نەمامێکی کە ڕووەکێکی کە پێویستی بە ئاوان هەیە، بەڵام خۆڕاگرێ بۆ کەم ئاوی بێ ئاوی.